خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵاو کارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. هێشتا باس لەوە دەکرێت کە سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان سزا دەدرێن. هیچ دەست پێشخەری و ینی لێک تێگەیشتن و کۆبوونەوەش لە نێوان یەکێتی و پارتیدا نابیندرێت. کێشەکان بەردەوامن و نیگەرانیەکانیش بەردەوامن. ئەمە بەرەو کوێ هەنگاوەکانی ئەم ڕووداوانە کاتین یان ململانەیەکی سیاسین و لە چەند کۆبوونەوەی کۆتاییان پێدێ یاخود پێویستە بە شێوەیەکی بنبڕ چارەسەر بکرێن. ئەوە گریمان یەکێتی و پارتیش تا ڕادەیە قەناعەتیان بە یەکتر کرد و ئاش بوونەوە، بەڵام چۆن ئەتوانن دڵی خەڵک ئاشتکەنەوە و جارێکی تر خەڵک لەگەڵ حکوومەت و دامەزراوە نیشتیمانیەکان ئاش بێتەوە. ئەم شەو ئەم بابەتە لە پانۆراما و گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز شۆمان محەممەد ئەندامی جوواتی نیشتیمانی ئەنجومەنی ئەندامی جوواتی نیشتیمانی زوتنەوەی گۆڕان. خەریک بوو بەسەرکردایەتی هەمووی و تێکەڵێکم کاک چۆمان بەدلی خۆ سپاس دەکەم. کاک چۆمان بەخێر بێت سپاس دەکەم. بەڕاستی لەوە دەست پێ بکەین، ینی ئەم کێشانە کە یان ئەو نیگەرانیانەی کێچێتی وەکو هاوارێک بەرزی کردوتۆ لە ئاستی باڵاوە بۆ ئاستی پەرلەمانتارەکانی بۆ کادرەکانی تۆکو چاودێرێک یا وەکو ئەندامێکی جوواتی نیشتیمانی پێویستە لە شوێ کۆتاییان پێبێت. بەڵە سەرەتا بەناوی خوا سپاس بۆ جەنابتان بۆ کورساتی ئازیز. لە ڕاستیە ئەم ململانانی کە لە بین یەکێتی و پارتیە هەیە ململانێکی تازە نییە. ئەگەر سەدێکی تاریخی یان ئاوڕێ بینەوە بۆ زۆر دوور نەڕۆین بۆ تقریبان ساڵێک پێشێستا ینی وردە وردە مەلامیح و سەرەتاکانی ململانەکان تونتر و تۆختر بوونەوە، بە تایبەت لە مۆزوعی پۆستی سەرۆکایەتی کۆمارە کە ئەمە لە ڕابردووە پشکی کورد و لە نێوانیا پشکی یەکێتی بووە پارتی کاندیدی خۆی پێشکەش کرد. ئەمە تقریبان دەواازەی کردنەوەی کێشەکان بوو، هەرچەند لە ڕابردووشە یەکێتی لە شێوازی حکومڕانی و لە شێوازی ئیدارەدانی حکوومەتی هەرێمی کوردستانە لێرە و لەوێ گلەی و گازندەی کردووە، بەڵام تقریبان دەواازەی کێشەکان لێەوە ڕۆی تۆختر و تۆختر بۆ تا گەشتە ئەوەی کە دەست برا بۆ مۆزوعی یاسای بڵین هاسی هەڵبژاردن. ئەو یاسایە دیسانەوە بوو بە محەلی نیزاع و ناکۆکی نێوان یەکێتی و پارتی لەگەڵ کۆیلانە سیاسەکانی تر لە بەرامبەر پارتیە. بابەتی کۆمیسیۆنەکە بوو، بابەتی یاساکە بوو، بابەتی انتخابات بوو. ئەمەش دیسانەوە مزایەدە و چاواشەکاری و هەواڵی ناڕاست و ئەوانە ئەمەش بوو بە کەرەستەیەک بۆ ململانی یەکێتی و پارتی. بەڵام تا ئەم کاتە ململانەکان لێرە و لەوێ تەندروست ئەڕۆی، بەڵام ململانەکان زۆر زەقتر و مەترسیداتر بۆەوە کاتێ دەست برا بۆ دوو کارتی مەترسیدار کاکزانە. کارتی بابەتی مەلەفی ئەمنی هێزە ئەمنیەکان بکەیتە ململانەی نێوان ئەم دوو حیزبە، ینی هێزی چەکدار و کەوادری ئەوەی کە ئەوترێت دەستگا ئەمنیەکان بکەیت بە بەشێ لە ململانەکان و لەگەڵیشیا قوتی خەڵک و دارایی پرسی دارایی و بودجە و موچە بکەی بە ئامرازێک بۆ ململانەکان ئیتر لەم نقطەیە کێشەکە تەقێتەوە، چکە بابەتە هەر تەنها نزیک بوو لە سنووری شەڕ بیزەبێت، هەر تەنها چکە هەم بابەتە هەر تەنها پەیوەندی بە یەکێتیەوە نییە کە پارتی ململانی لەگەڵاکات، ئەبێتە دەواازەیەک قوتی خەڵک و خورجی خەڵکە گیرێت لە مەوزوعی داراییە لەگەڵیشیا دەستبردن بۆ مەلەفی ئەمنی هەروە ئاسان نییە. من ناڵێم ئەم بابەتە ناکەم و مەعمای دیفاع لە یەکێتی بکەم لەم نێوەندا، بەڵام دەستبردن بۆ کارتی ئەمنی و ئیستیخباراتی و لەگەڵ یا دەستبردن بۆ قوتی خەڵک و بڕینی بودجەی دژە تیرۆر و کۆمەڵی دامەزراوەی تر کە دژە تیرۆر سەر بە ئەنجومەنی ئاساییشە، ینی سەر بە مؤسسەی خۆتە. دژە تیرۆر ڕاستە تا ئەم ساتەش نەیتوانی و 100% دەبارکی حیزبێکی دەرچێت، بەڵام دامەزراوەیەکە دەیان داستان و قارەمانەتی بۆ ئەم وڵاتە ئەو کردو لەوانەیە لێرە و لێ بڵێن تۆ ئەندامێکی گۆڕانی چۆن ستایشی ئەم حێزەکەی، بەڵام بەڵێ واقع وجودی هەیە شەڕی داعش بووە تەنانەت هێزەکانی پارتی بوو بەهێز سۆسیالیست بوو هەموو هێزەکان بۆ کورد کردوێتی ینی هۆکار بوون بۆ پاراستنی قواری هەرێم. من قسەکەی من لەسەر چی بوو ئەم دەستپێکی باسمان کرد، ململانەکان گەشتە ئاستی بابەتی ئیستیخباراتی و بابەتی ئەمنی ئیتر کێشەکان تونتر بووە زەقتر بووە، گەشتە ئاسیا ئیترەوە یەکێتی بایکۆتی دانیشتەکانی ئەنجومەنی وەزیرانەکات لێرە و لەوێ تەسریحاتی توند لەلایەن سەرکردایەتی هەردوو لاوە دروستە بێ. ینی ئەم بابەتە وای لێت کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بێ و ئەوەش ئەبینین فترێکی زۆرە ئەم منتیقەیە ئەم زۆنە ئەناڵێنە بەدەست زۆر کێشەوە، ینی لە هەر کێشەیەک نییە. ئەگەر ئێمە پۆلەندبەندی بۆ کێشەکانی زۆنی
سلێمانی و ئەوەی کاڵێ زۆنی سەوز و زۆنی نیلی بکەین زۆر کێشە هەیە کە سلێمانی پێوە ئەناڵێنێ ئەگەر پۆلند بەندی بکەین بابەتی خەدەماتت هەیە بابەتی کێشەی دەرمانت هەیە بابەتی ڕێگەوبانت هەیە بابەتی سرف نەکردنی ئەوەت هەیە لە هەمووی کارە سات باتر کاکزانە بابەتی گەڕانەوەی سڵتەت هەیە بۆ هەولێر یعنی ئێمە بەڕێوەبەرە گشتەکانمان ئێمە بە محافظتەوە چ دەسەڵاتێک لە زۆنی لەم یەکە ئیداریە ماوە لە زۆربەی دەسەڵاکان چۆتە هەولێر منطقی تایەتەوە بۆ هەڵکەندنی بیرێک بۆ ڕەزامەندیدان لەسەر بەنزینخانەیەک چوی ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران وەرگری ئێستا کارەساتەکە لەوە هەیە مرکزیەتەکە و بێدەسەڵاتەکە ئەوەندە ڕۆچووە وەزیرەکانیشمان تقریبان لە زۆر مەجالە بێکارن ینی بێکارن بۆ مانایی دەسەڵاتەکان ئەبێتەوە دووبارە بچیتەوە بۆ ناو ئەنجومەنی وەزیران و بچی بۆ لای سەرۆکی دیوان و حکومە هەست ناکە حکوومەتێکی سێبەر هەیە لەناو حکوومەت من لە ڕابردووشە دەستەواژەیەکم بەکارێنەوە حکوومەتێکی مسەخەر هەیە لەناو خودی حکوومەتی هەرێمە ئەم حکوومەتە مزەخەرە کێیە وەزارەتی ناوخۆیە سەرۆکی دیوانە لەگەڵ بەڕێ سەرۆکی حکوومەتە ئەمە تقریبان هەڵسوڕێنەری شکڵە عامەکەی ڕووکەشە عامەکەی حکوومەتی هەرێمن باقی وەزیرەکانی تر بە وەزیرەکانی یەکێتی و بە وەزیرەکانی گۆڕانیشەوە ڕۆڵیان وەک پێویست نییە دەسەڵاتیان وەک پێویست نییە جا قسەکەی من ئەمە جارێ با نەڕێم بۆ حکوومەت ئێمە من باسی ئەم زۆنە ئەەکەم باسی دەسەڵاتەکەم باسی پارە ئەەکەم یعنی باسی ئەوەکەم بۆیە کاریگەری و لێکەوتەی خراپی هەبووە لەسەر سلێمانی لەسەر هەڵەبجە لەسەر دەڤەری ڕاپەڕین فەلەبەر ئەوە کێشە و ململەنەکانی یەکێتی و پارتی ئێمە لە ڕابردووە مەقولەیەک هەیە ئەڵێن کاکزانە ئێمە لە کورساتەوە قسەکەین کە بەرنامەکەی جەنابیش هەمیشە منبەرێکی ئازادەوە لە پێناو دەستەواژەیەکەیە بووە کە ئەڵێن یەکێتی و پارتی ئەگەر ئاشت بن ئاشتەواییان هەبێ ینی بێمنەتە بن بەرامبەر بە دەنگی خەڵکو و بەرامبەر بە حیزبەکانی معارەزە و بەرامبەر بە ئەوە بەڵام کارەساتەکە لەوە ئەگەر لە کێشە و ناکۆشییا بن دوو بارتەقای ئەوەی کە مەترسیە لەسەر دەنگی خەڵکو و ئازادی مەترسی ئەوێ لەسەر قوتی خەڵک لەسەر ئەمنیەتیان لەسەر ئاساییشیان بۆ چکە یەکێتی ینی هەر بریتینە لە هێزێکی سیاسی کە کاری پەرلەمانی حکومەتداریەکە هێزی چەکداری هەیە نفوزی بەدەستەوەیە فەلەبەر ئەوە ململانەکان لەگەڵ پارتیاواکات لێککەوتەی خراپی لەسەر قوتی خەڵک لەسەر ژیانی خەڵک لەسەر کاتۆمان ینی بەڕاست پێتوانی ئەو فۆرمە گۆڕاوە لە ململانی سیاسی مەسەلەن یەکێتی جاران ڕەنگە بە چەند کۆبوونەوەیەکەن دەشت حەل بوو بایە ئێستا هەز ناکەی ئەو تێگەیشتە لای یەکێتی گۆڕاوە وەکو مەسەلەن ڕەنگە تۆ جوانتر ورتر بیبینی چکە لە دەرەوەی یەکێتی و پارتیت ئێمە تام ساتە لە زەهنی خەڵکە کاکزانە لە زەهنی خەڵکە خەڵک پێی وایە ململانەیە یەکێتی و پارتی ململانێنە لە بەرژەوەندی خەڵکاوێ ئەم دەستەواژە تا ئێستا لای خەڵک ڕوون نەبووتەوە چکە چەند جارێک کەوتونەتە ململانێ و ئاشبوونەوە ینی جام ئاشبوونەوەش ینی بۆ پەردەپۆشکردن و کوردەواری ئەڵێ بۆ سواغدانە ئەمە بۆ سواغدانی کاتیە یەکێتی ئەگەرەوێت ئەم بابەتانە بە جەزری حەلکە ئەبێت بە فعلی شەڕەکەی شەڕی قوتی خەڵک بێ شەڕی بەرژەوەندی خەڵک بێ هەر لەبەر ئەوەیە من ئێستا ناتوانم 100% پێ بڵێم یەکێتی لەسەر ئەو ڕێگەیە شەڕەکانی ململانەکانی لەگەڵ پارتیە 100% لە بەرژەوەندی خەڵک بەڵام ڕێگە ڕاستەقینەکەی ئەم ململانەیە و چارەسەرکردنی کامەیە یعنی ئیسرارکردنی یەکێتی بێ لەسەر چی بێ بەڕاستی لە ڕاستیەوەکو گەرۆک و چاودێرێک ینی لە دەرەوەی یەکێتی و پارتی ئەوم پێ بڵێت ئێمە بێچێتی لەم نێوەندا ئەگەر کێشەیەشی لەگەڵ پارتیا هەبێت پێویستەکات هەم ئەو هێزەکانی بە تایبەتی ئێمە گۆڕانمان هەیە لەم نێوەندا چۆن گۆڕان بەشێکە بێ عاملێکە بێ لەگەڵ یەکێتی و لەگەڵ پارتیشا بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە و لەگەڵیشا ئێمە چۆن دامەزراوەکانی خۆمان بەهێز دەکەین چۆن خەمی ئەم منتیقەیە خۆین لە ڕابردووە ئێمە ئەم قسەیە زۆر تۆخکردنەوەی دوو ئیدارەی نییە چکە دوو ئیدارەی ئەگەر بە فۆرمە حکومڕانەکەت نەبێ بە واقعیت هەتە ئێمە ئەگەر بمانێ ململانی پارتی بکەین بە تایبەتی یەکێتی لەگەڵیشانە گۆڕان ئەگەر بمانێ ململانی ئەوە بکەین نەبێ ململانەکانمە لەسەر ئەساسی خزمەتگوزاری بێ لەسەر ئەساسی فرسەتی کار بێ لەسەر ئەساسی وەگەڕخستنی بازار بێ لەسەر ئەساسی ینی کۆمەڵی ینی بابەتی موچە بێ کۆمەڵێ بابەتی پاشەکەوت بێ ینی ئەبێ جوڵەکانێ هەمیشە ڕەبت بێ بە خەڵکەوە ئەمە چۆن بەرجەستەیەکەی چۆن بەرجەستەیەکی لە ململانی خۆت لەگەڵ پارتیە دڵنیا بەگەر هەنگاوی دروست نابوو ئەم بابەتانە خەمی خەڵک و بەرژەوەندی خەڵکت لە ئەولەوێتی کارەکان تا بوو ئەو فکرەی کە من ئەڵم لە خەیاڵدانی خەڵکە ئەمە نییە وردە وردەمە ئاوەژووە بێتەوە یعنی ئاوەژووە بێتەوە و ئەم قسەیە بۆ گۆڕانی ڕاستە ئێستا گۆڕان لە حکومەتە ینی بەنمونە بەشێک نییە لەم حکومەتە لە ڕاستیە ئەم حکومەتە ئابم فۆرمەی کە ئێستا هەیە با من بەدیوێکی تر پرسیار بکەم وەکو قسەی جەنابەت منەکو ڕۆژنامە و پرسیارەکەم واقع حاڵێک هەیە کە پێ ئەوترێت سلێمانی
هەڵەبجە ڕاپەڕین گەرمیان ئەمە خەتێکەکانی دێگەڵە بەولا دێگەڵە بەولا ئەمە واقعەکە ینیوە نییە کە من حەسب بکەم ئەمە دڵخوازی کەسمان نییە بێگومان مەسەلەن ڕێگە ڕاستەقینەکەی یەکێتی و گۆڕان بە ڕقەم یەک دوای بۆ حەزبەکانی تر کامەیە بۆ ئەوەی جارێکی تر خەڵک لەو دەڤەرە ئاشکەنەوە کە جێنفوزیان ئەم منتیقانەیە ئەنی ڕێگە ڕاستەقینەکەەوەی ئێمە پینە و پەڕۆکردنە یاخود جەزری چارەسەرکردنی جەزری ئەوەیە بە تایبەتی بۆ ئەم زۆنەکە زانە ئێمە تۆ پێویستمان بەوە هەیە گۆڕانکاری ڕیشەیی لە حکوومەتی خۆجێی سلێمانیا بکرێ گۆڕانکاری ڕیشەیی بەبێ ئیسیسنا ئەم ئیدارەی کە ئێستا لە سلێمانی هەیە بەم فۆرمە ئەمە قابلی ئەوە نییە ینی مڕاعات و مجاملەی کەوادری یەکێتی و ئەوە بکەین لەگەڵ گۆڕانیشە ئەبێت دەموچاوی تازە کۆمەڵە خەڵکی تازە بێنی لەسەر ئەساسی چی کاکزانە ئەبێت خەمی خزمەتکردنی خەڵکی بێ خەمی ئەوەی بێکە ئەو پۆستە وەرەگرێت بە تەکلیف پێی بدرێ بڵێت تۆ ئەچیت لە خەمی خەڵکابی ئەمە بەدیەت بۆ کەوادیرەکانی یەکێتی گۆڕان لەم زۆنە نمونێکی جوان پێشەشکەن لە خزمەتکردنی خەڵکە جارێک حەلی جەزری تۆ لە خۆتەوە دەست پێ بکە ئەتوانی ئەمە بکەی خەڵکی شیاو لە شوێنی شیاوەدا بنەی ئەتوانی سلێمانی لە ڕووی ئیدارەوە بگۆڕی ئەمە هەنگاوی یەکەمە بەدیدی من هەنگاوێکی گەورەیە بنرێت دوای ئەوە کە تۆ سلێمانی ڕێخست چۆن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە ئەگەیتەوەی دەسەڵات بیتەوە بە سلێمانی ئایا ئەتوانی پرۆژه یاسای بودجە دەرکەی پرۆژه یاسای بودجە کە لە بابەتی شەفافێت و ئەوایە ئێمە هەمومان یەک سەلەی داهاتمان هەبێت لە هەرێمی کوردستانە و بە عەدالەت دابەشکرێ ئێستا داهات بە عەدالەت دابەش ناکرێت کاکزانە نەعەدالەتێکی گەورە هەیە لە دابەشکردنی داهاتە ڕاستە ڕێکەوتنیەکی حیزبی هەیە ئەم ڕێکەوتنی حیزبیە لە ڕاستیە سەری ئەم منتیقی خواردووە ئەم ڕێکەوتنی حیزب بێ کۆتایی پێوێنرێ ئەم 53 بە لە ڕێکەوتنی ئێمە تەنها شتێکە بەسەر ماسە پێنراوە و بۆ دۆخێکی کاتی بووە زۆر باشە هەنگاوی دووەم یەکێتی و گۆڕان لەگەڵ لایەنەکانی ترا ئەگەر ئەیانێ ئەمە کۆتایی پێبێنرێت فەرمو و با بڕۆن پرۆژه یاسای بودجە ئێستا بەڕاستی بەڕێزیشت هەست بەوەکەی کە نەعەدالەتێک بەرامبەر سلێمانی هەیە سلێمانی وەک ناو فۆرمەکەی ئێمە گشتی ئەو دەبەرە ینی ئەوە نییە کە خۆمان خێنە بەرێک و دژی پارتی قسەکەین هاوڵاتیەکی بەسیتی هەموو هەرێمی کوردستان لە سلێمانی شۆزانستم نادادی دەرحەق بە سلێمانی ئەو منتیقەگرێ ئەگەر پێم بڵی چۆن لە زۆر مەجالت بۆێنم کە دەسەڵات نادرێتەوە ئەوە بابەتی سەرف نەکردنی پارەی بودجە ئەوە ینی منتیقی تیا سەرۆکی حکومەت ئەڵێەوە پارە بڕیارماندا بە پەسەندکردنی پرۆژەیەک لە بۆ ئاوی چەمچەماڵ بنمونە بۆ ڕێگەی ئەوێ منتیقی تیا حکومەت خۆی ناکە بە سەحەبی ئەوە پارەی بۆ بنێرێ تەمویلی بکە بڵێ تۆ لە داهاتی خۆت لە داهاتی ئەم سنوورە ئێمە حکومەتداری نییە و حکومەتی هەموو هەرێمی کوردستان نییە و حکومەتی هەولێر و دووهۆکە تۆ بڕۆ لە داهاتی خۆت ئەوە سەرفکە و ئەمە چی ئەکەوێتەوە مەستەم و نادادی ئەکەوێتەوە کاکزانە بۆیە ئێمە پێمان وابێت ستەم و ناداتی دەرحەق بە منتیقە ناکرێت پێمان وابێ لە بڕیارەکانی حکومەتە ئەوە ناکرێت هەڵین بەڕاستی هەڵین هەر سادەتری نمونەت بوێنەوە کاک ئێزانە ئێستا بابەتی ئەوەی کە لە ڕابردووە ئێستا بڕیار دراوە کە حکوومەتی عێراق بڕی 400 ملیار بنێرێ بۆ هەرێمی کوردستان ئەم 400 ملیارە جاری هەر نەگەشتووە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی لێ دەرکردوتی ئەوە ئێمە وەفدێک چوین بۆ ئەوە لە بینی گۆڕان و وەفدی پارتیە بڕیادرا بە سەرفکردنی ئەوە خۆیەکێتی لە هەفتەی ڕابردوو لەگەڵتانە بوو وەفدەکەی یعنی ئەم قسەیە من مەبەستم شتێکە بیلە من نابم بە پارێزبەند و دیفاعکرد لە یەکێتی بەڵام کارنامەکەی حکوومەتەوە بۆ سێ هێزی سیاسی ئەم حکوومەتیان پێکەوە لە خراپە و باشەکانە بێ شەریک بن ئێستا دیدێک نەهجێک پەیڕە ئەکرێ لەم کابینەی حکوومەتە کاکزانە بەداخەوە واڵێم ئەم نەهجەوای لێ هاتووە وەزیرەکانی ئێمەش بە یەکێتی و گۆڕانەوە دوای ئەم مۆزوعە کەوتون هەچی کاری باش بکرێ وەزیرەکانیش بیکەن وەزیری یەکێتی بیکە وەزیری گۆڕان بیکە ناوی سەرۆکی حکوومەتی پێوە ئەینەکەنەوە بڕیاری سەرۆکی حکوومەتەوە درا بە بڕیاری یاخۆ دەڵێن چی ئەمە دەستکەوت ئەمە پارتی ئەمەی کرد بەسییان ینی ستایشەکە دەستخۆشیەکە ئەخەنە پاڵ سەرۆکی حکوومەت بە پلەی یەکەم و لەگەڵیشیانە پارتی دیموکراتی کوردستان بەڵام کێتە سەر کارێکە نیگەرانی خەڵکی لێ بکەوێتەوە بابەتی سەپانی زەریبەیە بابەتی پاشەکەوتە بابەتی بەرز نەکردنەوەی پلەی موچەخۆرانە ینی زۆر بابەت زۆر سێکتەر هەیە یەکسەر ئەوانە لەنچی وڵا کاکە ئێمە حکوومەتەکەمان حکوومەتێکی شەراکەتەوەیە ئەو یەکێتی و گۆڕانیش لەم نێوەندان ئەخر ئەمە شەراکەتی ڕاستەقینە نیە لەم حکوومەتەکە زانە ئەمە هەر لەبەر ئەمە شەوای کردو یەکێتی و گۆڕانیش کەوتونەتە دۆخێکەوە هەر کار و چالاکیەکەن ئەوە یەکسەر فۆکەسە خەنە سەر کار و چالەکەەکانی وەزیرەکانی خۆیانەوە وەزیرێک وای کرد و وای کرد کە لە کاتێکە ئەم حکوومەتە بە باشی و خراپیەوە هەرێکی و بەپێی حەسمی قورسایەکەی خۆی باش کراوە هی هەر سێلایەنەکەیە کە خراپ کرای هەر سێلانەکەیەتە ناکرێت تۆ سیاسەتی بانێک و دووهوا پەیڕۆ بکەی
باشەکان بۆ خۆم و خراپەکان بۆ ئێوەش ینی ئەمە هەر لەبەر ئەمەی وای کردووە کە بڵێ نکۆڵی ئەکرێ لە بابەتی ستەم و ناداتی کە دەرحەق بەم منتیقەکرێ بەڵام بەڵێ زۆر هۆکار و زۆر سێکتەر و زۆر مەجال هەیە کە بە عەمدەن وا لەم منتیقەکرێت کە بە عەمدەن واکرێت تۆ ئێستا بۆ نمونە کێشت لەگەڵێکی تیا هەیە لەم زۆنە کێشت لە هەنێ مواقیفا کێشت لەگەڵ هەڵسوڕاوانی گۆڕانە هەیە لەگەڵ کۆمەڵی ئێمە خەڵکمان هەیە کە بەردەوام ڕخنە لە سیاسەتی حکومەت ئەگرین لەوە ئەگرین ئێمانای ئەوە نیە تۆ سزای خەم منتیقەیە بی مانای ئەوە نییە تۆ پارە نەنێری بۆ خۆڵ و خاشاق مانای ئەوە نییە تۆ پارە نەنێری بۆ دەرمان بۆ نەخۆشخانەی هیوا مانای ئەوە نییە تۆ پارە نەنێری بۆ بودجێ دیشە تیرۆر ئەمە چی لێکەوێتەوە بەڵێ ئەمە ستەمە و ناداتیە دەرحەقمان منتیقەیەکرێت تۆ ئەگەر ململانێت هەیە لەگەڵ یەکێتیاوە کەناڵ و فۆرمی تر هەیە بۆ شێوازی ململانێکردن ئەو پەرلەمانت هەیە ئەوە حکوومەتت هەیە و ئەنجومەنی وەزیرانت هەیە بڕۆ لێ ململانی خۆتی لەگەڵاکە بەڵام دەستمە بە خۆتی خەڵک دەستمە بۆ گیرفانی خەڵک بۆ بازاری خەڵک بۆیە ئەوە هەیە بەڵام لە پەنای ئەمەشەوە یەکێتی و گۆڕان لەم نێوەندا بۆ ئەم سنوورەڵی یەکێتی و گۆڕان بەڕاستی مەسەلەن تاوانی یان بەڕاستی کەم تەرخەمیان چییە؟ گلەی خەڵک لە دەرحەق بەیەکێتی و گۆڕان لەم سنوورا گلەیەکە لە شوێنی خۆیاتی ینی ئێمە ناکرێت نکۆڵی لەوە بکەین کە یەکێتی و گۆڕان مەحسووم نین لە هەڵا بەڵێ هەڵا و کەمکوڕیان هەیە بەڵێ پێویستەکات ئێمە ئەم سیاسەتی چەوتەی کە ئێستا بۆ ئیدارەدان هەمانە ئەبێ فۆرمێکی زۆر جوان پەیڕەوکەین ئەبێ فۆرمێ پەیڕەوکەین کە لە ڕابردووە ئەم قسێ زۆر ئەوترێتەوە لەسەر ئاسی سیاسەکانمان ئەعلامیە لە هەولێرەوەیان و ئێمە تەمە ناکەین ئێرە وەکو سلێمانی لێبێت هەولێر و دووەک وای لێبێت بۆ ئێستا وای لێ هاتووە لە زۆر مەجالە لە مەسایلی دیبلۆماسیە لە مەسایلی خەدەمات و وەبەرهێنانە لە مەسایلی ڕێگەوبانە ئێمە لە زۆر یان توانین بڵێن کاکزان ئەمە ئازار بەدڵمانەگەیەنێ کە سلێمانی وەکو گوندێکی گەورەی لێ هاتووە یەکێتی گۆڕان نابێت ڕازی بن بەمە من ئەم قسەیەم لە بۆ تۆخکردنەوەی دوو ئیدارەی نییە بەڵام منتیقیتیان نییە ڕەبی پیرۆزیان بێت هەولێر و دوهۆک ئەچن شەقامی 150 مەتریەکەنەوە 1000 جار پیرۆزیان بێ و دەستخۆشیان لێکەین بەڵام پێ بەپێی ئێوە ئەی بۆ ئامادەنی کار ئاسانی بکەی بۆ تەواوکردنی پرۆژەی 100 مەتری بۆ ڕێگەوبانەکان تۆ لانیکەم بۆ ڕێگەنیوان کۆی هەولێر کە سەر بە پارێزگای هەولێریشە ینی قسەکەی من لەسەر چییە لەسەر ئەوەیە تۆ یەکێتی گۆڕان لەم نێوەندا بێ خەمیە منتیقەیان بێ خەمی ئەم منتیقەیان بێ نەک هەر لێرە وەزیرەکانی تۆ جێگری سەرۆکی حکوومەت ئێمە جێگری سەرۆکی هەرێممان نەیە کۆمەڵە وەزیری ستافی گەورەمان هەیە لە حکوومەتە ئەوان چیەکەن بۆ منتیقە ئەگەر بە من بڵێ کە ئێمە لە ناو حزبەکەی خۆمانین وەکو چاودێرە لەسەر یەکێتیش ئەو قسەیە بکەین لەسەر دۆخە سیاسیەکە بەڕاستی ئەوان نەیانتوانی وەک پێویست داکۆکشیکاری سەرسەختی پاراستنی هاوڵاتیان و داهاتی ئەم منتیقەیە بن یعنی لە زۆر مەحافیلا بۆ ئەیانتوانی فشاری زیاتر بکەن پێداگری زیاتر بکەن و ئەنجومەنی وەزیران بکەنە سەنگەرێک بۆ ینی بۆ فشارکردن لە پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەو ستەم و ناداتەی لاوانەکرێت چکە زۆربەی قەرارەکان لە ئەنجومەنی وەزیرانەوە کە ئادرێت ینی وەزیرەکان یەکێتی و گۆڕان بە جەنابی کاقوبادیشەوە ئەتوانن جۆرێک لە ڕێگری دروستکەن جۆرێک لەوە دروستکەن هەماهەنگیە بێ بۆ ئەم منتیقەیە نەیان کردووە قەینا نەیان کردوتە ئەی ینی ئەتەوێت تاکەی بەردەوامی لەسەر ئەم فۆرمە ینی ئەوە ڕۆی عەفە الله عەما سەلەف تۆ چکە عەفە الله عەما سەلەف بۆ ئەوە بۆ ڕۆی کە ئێمە گیان بەم ڕۆژە ئێمە گیان بەم نەتیجە لێرە نقطەیەک دابنین بۆ چاکردنەوەکان لەوانەیە وەکەوەی کە ئەوترێت پەڕەیەکی نوێ هەڵبینەوە ئەگەر دەفتەرەکەما پێوە مابێ پەڕەی پێوە مابێ پێوە ماوە دڵنیا بە فرسەت هەیە ژیان تا بەردەوام بێ فرسەتیش هەیە تۆ دان بە هەڵەکانی خۆتا بنێ و بڕۆ سەر سکە ڕاستەکە ئێمە تا ئێستا لەسەر سکەیکی ڕاست نین بۆ پاراستنی بەرژەوەندەکانی ئەم منتیقەیە بۆ پاراستنی بەرژەوەندەکانی هەلیکاری هاوڵاتیانی موچەخۆرانی سێکتەرە خزمەتگوزاریەکانی ئەبێ شەڕکەین لەوێ ینی ئێمە لە ڕابردووە کاکزانە زۆر بەداخەوە زۆر ینی ئەم قسەیە دڵ ئازارەیە بەشێک لە دەسەڵاتەکان کە لای وەزیرەکانە وەزیرەکان یەکێتی گۆڕانن وەزیر دەسەڵات نایەنەوە بە بڕێوەرە گشتەکانی سلێمانی و هەڵەبجەوە بۆ ینی ئەم قسەیە کە ئەمە ئەبێ لەسەر ئاستی باڵا جەنابی کاقوبات ئێمە وەکو گۆڕان پێیان بڵین کە ئەبێ ئەم بابەتە کۆتایی پێ بهێنرێت بە دیوەکەی تریشێک ئێمە کە باسی داهات دەکەین کاک زانە ئێنی ئێستا لە سلێمانیە چالاکی لە سلێمانی ئەکرێت سەدان چالاکیت بۆ ئەبژێرم لە سلێمانی ئەکرێت داهاتەکەی مەجبوری هاوڵاتیانەکەی دووجار ئەچێ بێ لە بانقی منارە و لە کوێ پارە دوایش ئەڵەن چی کاکزانە ئەڵەن وەڵاوە نیە داهاتی ناوخۆی سلێمانی کەمە تۆ هەچی سەرچاوەکانی چالاکی ئەوانەیە لە منتیقا وشکی ئەەکەی کەمی ئەەکەیتەوە خەڵک ناچارەکەی بە نمونە من نمونەیەکە بۆێن بۆ کاکزانە عەمرەکاران خەڵکەچێ بۆ عەمرە
لە ڕێی کۆمپانیا ئەمرۆ ناڕوە هەموو هاوڵاتیەکیان هەر هاوڵاتیەک یەکی 50 دلاری لێوەرەگیرێت ژمارەیەکی زۆر ئەڕوا بۆ ئەمر بێگومان ژمارەیەکی زۆر بەردەوام ئەڕوا ئەم پارە بچێتە بانقێک لە هەولێرە هەموو پارەکە بچێتەوە وەزارەت لە حسابێک لە وەزارەتی ئەوقاف دوای یەڵەن سلێمانی داهاتی کەم بۆتەوە تۆ هەموو سەر چاوەکانی داهات و چالاکیەکان ئەبێتەوە ئەوێ تۆمارکردنی ناوی بازرگانیە هەڵوەشانەی کۆمپانیاکانە سێکتەری پیشەسازی ئەسڵەن گەورە باشدەرانە ینی ڕێژەیەکی گەورەی باش تۆ ئیجبارێک کردو بچێتەوە لە هەولێر پارەکەی بە ئەمە وشتکردنی داهاتی ئەم منتیقەیە ئەچێتی گۆڕان لەم نێوەدا بۆ قسە ناکەن بۆ قسە ناکەن بۆ لەسەر ئەم بابەتە ئێمەمانان ڕاستە لە حیزبان قسەکەین بەڵام ئیشی ئەولەوێتی ئەو وەزیرەکانە ئەوە بەرپرسانی ڕایبەشکارەکان و وەکیل وەزارەکانە لەسەر ئەم پرسە قسەکەن ئەگەر بڕیارە کاکزانم نقطەیە زۆر گرنگە ئەگەر بڕیارە ئەوان چوون بۆ ئەوەی ژیانی خۆیان بگۆڕن بە ئاراستەی لیڤڵێکی بەرزتر و موچەیەکی باشیان هەیە ئەوە بەم فۆرمەی ئێستاتان ڕۆژ بە ڕۆژ قوڕەکەن بەسەر ژیانی خەڵکە ژیانی خەڵک خراپترە بێ ئێوە ناکرێت بۆ ئەوە نەچوون هەر موچەیەکی هەر لەبەر ئەوە شەواڵێم کە ئەڵێم ئەم ستافەی هەم ئێرە هەم ئەوێش تۆ پێویستە بەوەی خەڵکی بنێری بێمنەت بێ لە موچە بێمنەت بێ لە ئیمتیازات دەبێ خەڵک بڕوا شەڕی خەڵکە ئەم قسەیە قسەی فەیسبوک ئەوە نییە تۆ ئەگە بڕیارە ئەچیت دەم خۆش باش واقعەکە سەپێنراوە بەسەرتا ئەگەر ئەتەوێت هەنگاوی ڕاستەقینە بنی ئەبێ خەڵکی باش بنێریت ئەوێ خەڵکی نەڕنێری مراعات و مجاملەی ئەم لاولا بکات خەڵکی نەنێری شەڕی بێدەنگ بێ لە ئاستی ئەو ستەم و نادادەی دەرحەق بەم منتیقەیەکرێت هەستەکەیەکی گۆڕان لەوە بەدەستپیش کەم تەرخەم بەڕاست یانیەوە ینی هیچ مناقەشەیتیانی ینی ئەگەر ئەم دۆخە بەم شێوێ بەردەوام بێ مەسەلەن گریمانەوە یەکێتیش قسەی نەکرد گۆڕانیش قسەی نەکرد هەر بەڕاستی ئەم دۆخە نەتیجەیەشی ئەبێ یاخود خەڵکیش ناوەستێ لە ڕاستیە خەڵک لە سەری مەناوەست ئەگەر سەیری ئامارەکانی ئینتیخاباتکەین کاکزانە ئامارانی کە لە 21 دەرئەنجامەکەی نەتیجەکەی بە هەر چەشنێ بوو بێ یەکێتی دڵنیام لە خۆی پرسیوە ئێمەش لە خۆمان پرسیوە خەڵکی سلێمانی بۆ سزای ئێمەیە بۆ سزای یەکێتیشیە ئەنی بۆ معلوماتان یەکێتی لە 2010 بۆ 21,500 دەنگ کەمی کردووە ئاخر 105,000 کەس جێیشێکی گەورەیە بۆ حیزبێک ئەمە شۆکی گەورەیە ئەسڵەن بۆ گۆڕان ئێمە نەشکستمان هێنا ئێمە خاڵی بووینەوە لە متمانی خەڵکی تۆ ئەمە نەتیجەکەیەتی کە ئەمە بەردەوامبوون لەسەر ئەو سیاسەتی کە جەناب باسە کرد ڕۆژ بە ڕۆژ تۆ کەوادری خۆت هەڵسوڕاوی خۆت کادرە حزبەکەت بێ هیوابێ لێ و چ جای ئەوەی دەنگ دەرەکە و هاوڵاتیانەکەت ئەمە واکات منفەسی ترە دۆزرێتەوە ئێمە پێمان وانە بێت خەڵک لە ڕێ ئێمە وەسێ خەڵک لە ڕێمە ناوەسێ ئەمە مێژوو سی مێژوو بکەین تایەتی بەدیلی تر دروستە بێ ئەسڵەن بەدیلی مەترسیداتر دروستە بێ یعنی مەترسیداتر بەو مانایی لەوانەیە ڕادیکالتر بێ هێزی ڕادیکالتر بە ئاراستی خەڵک ینی بیزەبێت ینی بۆیە گرنگە خراپی گوزەرانی خەڵک خراپی گوزەرانی موچەخۆران خراپی بازار خراپی دۆخی خەڵک لە بەرچاوی حیزبایە بێت حزب نابێ بێ منەت بێ لە خەڵک حزب نابێ بێ ئەم قسەیە ئەگەر جارێک بۆ یەکێتی ڕاست بێت دەبار تاقایەوە بۆ گۆڕان ڕاستە چکە عنسر و هێزی ئەساسی گۆڕان خەڵک بووە ئێمە نابێ پشکەینە خەڵک بەڵام ئێستا ئێمە خەمساردین لە بەرامبەر خەڵکە ئێمە وەکو هەیکلێتە عامەکەی گۆڕان باسەکەم خەمساردین لە بەرامبەر خەڵکە ئێمە ئەنی کاکزانە ئەم شێوازی کە ئێستا ئێمە پێڕەویەکەین وەکو گۆڕان باسەکەم بۆ فۆرمی حکومڕانیەکەش ئەمە دڵخوازی ئێمە نییە ئێمە چین بۆ ئەوی کە بەشداریمان لەم حکومەتا کردووە بۆی ژیانی خەڵک باشکەین بۆی چاکسازی بکرێت بۆ ئەوەی قەواری هەرێم بەهێزتر بێت ئەمانە هیچی ڕوویاوە ئینی ئەو ئێمە 4 ساڵەکەمان تەواو کرد ئەوە ئێستا ئێمە لە درێژکراوی تەمەنی حکومەت و پەرلەمانین ئەوە لە 4 ساڵەکەمان تەواو کرد نەکرا ئەوشان تقریبا ناقانونیە بیزەبێت ئەوە ئەم بابەتە سەرباری ئەوەی کە گۆڕان نەبوو دەنگ با درێژکردنەوەی پەرلەمان نەبوو دەنگشتی وا بکە گۆڕان دروست ینی کاک چۆمان بەڕاستی ینی تۆ لە ناو گۆڕاناندامی جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانی تا ڕادەیەکی زۆر ڕخنە لە ناو بزوتنەوەی گۆڕان کاڵ بووتەوە ئەوە ئەنی ببوورە شخصیە لەسەر ناکرێت مەسەلەن بۆ شێوە ڕخنە بگری ئەنی ئەم تێگەیشتنە بۆ سەرکردایەتی یەکێتیش و بۆ گۆڕانیشە کاتێک ڕخنە لە خۆیان نەگرن زیندوێتی حزب لەوایە کە کەوادیرەکانی ڕخنەی بابەتیان نەگرێ ڕخنەیەک لە بەرژەوەندی خودی حیزبەکە بێ ئێمەمانان لە ڕاستیا و ڕخنانی کە گرتومانە هەمووی لە مەسلحەتی حیزب بۆ گیرفانی خۆمان نییە بۆ ئەممان نییە پۆست و بە پرسیارەتی وەرگین بۆ ئەمان نییە حیزبەکەمان لە چاڵنین بۆیە ئەگەر ئەم جۆرە ڕخنانەش لە حیزبانە مێنێم حیزب بێ بمردوو
ئەم قسەیە ئەگەر بۆ یەکێتی بۆ گۆڕان ئاوا بێ بەو چەشنە بەڵێ لەوانێت لێرە و لەوێ گلەی و گازندە لە ئێمەمانام کرێت کە بەردەوام قەڵەمەکەمان زمانمە لە گفتوگۆکان و بەرنمەکانە لەسەر گۆڕانە خەممانە ئەبێ ئەم بابەتە بۆ یەکێتیش ڕاست بێ دەجار ڕاست بێت چکۆ یەکێتی ئێستا 124 ئەندام سەرکردایەتی هەیە چەندیان ڕەخنەیەکی ئەگرێ لە سیاسەتی ئێستای گۆڕان ئایا یەکێتی ئایا هەموو ئەو سیاسەتی کە ئێستا لە یەکێتیا پەیڕەوەکرێ بەدڵی هەموو سەرکردایەتیەکی بەدڵی هەموو مەکتەب سیاسەکانێتی ڕەخنە لە شوێنی خۆیان پێویستە بگیرێ بۆیە ئێمەمانان کە ڕەخنەگرین لە گۆڕان ئێمە بەدەر لەوەی کە ڕەخنە لە یەکێتی و پارتی شەگرین باشەکەی لەوایە تۆ ئەگەر هەڵەت بینی لە شوێنەکە هەڵەکە بڵێ ئەگەر بڵێ لە پێناو ئەزمونە و لە پێناو ئەوەی مەترسیەکان و با ئێمە تەبابین و کۆک بین بەڕاستی ئەم مۆدێلی تێڕوانینە بەسەر چووە پاراستنی قوارەی هەرێم بە چیە پارێزرێ بەوە ئەپارێزیە ژیانێکی شەرەفمەندانە بۆ خەڵک بەدیبێنی تۆ هەر بڵێ مەترسیە لەسەر قوارەی هەرێم ئێ خەڵک ئەڵێ ژیان نان موچە عدالەتی ئیجتیماعی دادپەروەری تۆ لە ئاسمان بی من لە ڕێسمان بم تۆ باکە بە خەڵکەکەت نەبێ ئەبێت پاراستنی قوارەی هەرێم لەسەر ئەساسی ئەوە بێت ژیانێکی شەرەفمەندانە بۆ خەڵک دابین کە ئێستا ئەو لەوێتی خەڵک چییە کاگزانە تۆ چۆن ئینتیما گەڕێنیتەوە حیزبەکەتەکەی بە حیزبێکی خزمەتگوزاری خەڵک هەر لەبەر ئەوە و لەگەڵیشیا من ئەزانم مەترسی گەورە لەسەر قوارەی هەرێم لێ بەڵام ئەمە نابێت بکرێتە پاساوێک بۆ سەپاندنی نەعەدالەتی دەرحەق بە هاوڵاتیەکانی نابێت بێتە بە بێمنەتی حزب نابێ ئەوەی ئەمە بڵێ کە مەترسی لەسەر قوارەی هەرێمەیە یەکێتی و پارتی و گۆڕان و حیزبەکان بێمنەت بن دەرحەق بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆیە جام نازانم پرسیارەکەی جەناب بە چ چەشنێ بوو بەڵام هەر پاراستنی قوارەی هەرێم و ئەوانە هەر ئەڵێیتەوە ئەم کەم و کوڕیانە چاوپۆشی لێ بکرێ با لە پێناو پاراستنی قوارەی هەرێم تەبابین واز لە ڕەخنە بێنین ئێستا زۆر کەس دێت بەڕاستی ئەمە فۆرمۆلاکە بۆی بڵێت یەکێتی و پارتی پێویستە ئاگایان لە قوارەی هەرێم بێ یانیان دۆخی یەکێتی دۆخێکی دروست کردووە کە لە ڕاستە ئەمانە من خەڵکە بڵێ بێگومان ئەمە بەتایبەتی ئەو دروشمە باق و بریقەداری کە پارتی دیموکراتی کوردستان هەڵگرێتی بابەتی نەتەوەی و قوارەی هەرێم و ئەوانە کە لە کاتێکیا لە ناوەڕۆک و لە هەنگاوە عملەکانیانە زۆر دژی ئەوانن ینی لە ڕۆژانێک ئەوان پیان وا بووە عێراق بێ بە دەوڵەتێکی باش بوویانە ئێستاەوە ئەو حاڵیانە لە عێراقا من مەبەستم وێت تۆ بێ ڕازگۆبی لەگەڵ پەیامی خۆتە قوارەی هەرێم چۆنە پارێزریە کاکزانە قوارەی هەرێم بە دروشم ناپارێزرێ قوارەی هەرێم بە ڕێکەوتنی ژێربەژێر ڕێکەوتنی حیزبی ژێربەژێر ناپارێزرێ قوارەی هەرێم بۆ بەس ئەپارێزرێ تۆ ئایا توانی هێزێکی نیشتیمانی هەبێ کە ئەوە ینی هێزێکی نیشتیمانی نەکێزی ئەم حیزب و ئەو حیزب ئەوە ئەتوانی دەسەڵاتەکانە دەسەڵاتی کاریگەر بێت دادگاکانە دەسەڵاتێکی سەربەخۆ بێ ئەتوانی حکومەتێکی خزمەت گوزار بێ ئەتوانی فرسەتی کار بڕەخسێنی ئەتوانی دەستی حیزب لە جونگەکانە دەربێنی ئەتوانی چاکسازی ڕاستەقینە بکەی ئەتوانی کەسی شیاو لە شوێنی شیاوە دابنی ئەتوانی نەعەدالەتی جوگرافی بە چاوێک سەی سلێمانی بکەیت و بە چاوێک سەی هەڵەب لە دوهۆک و هەولێر بکەیت ئەمانەت نەهێشت هەر خۆی ئەمە سەمامی ئەمانی پاراستنی قوارەکەیە بەڵێ ئەگەر لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێمە معادلاتی ئیقلیمی دەولی لە منتیقا گوزارێ ئەمان ڕۆبەڕووی ئەم منتیقەیە بە بەردەوامی بۆ تۆ ئەش بێتەوە چۆن ئەپارێزرێ ئەم شتانەت کرد ئەستەن کەگەر ئەمانەت کرد ئەمریکاش وڵاتانی ئەوروپاش هێتە سەرخەت بۆ دیفاعکردن لە تۆ ئێمە ئێستا ئەینی ئەو دافعیان ئەو پشتگیریە نێودەوڵەتی کە لە ڕابردووە هەمان بوو ئەوەکو پێویستە سەنیمانە ینی پرسیارەکە لە خۆمانکەین ئایا پارتی وێکێتی لە خۆیان نەپرسیوە ئەو داعمە دەولی کە لە ڕابردووە هەمان بوو بۆ چینەمانمەوە بەشی زۆری ئەوەیە کاکە گلەیت لێکاڵێ بۆ هێزی پێشمەرگە یەک ناخیتەوە تاکەی بەردەوامبی لەسەرەمە بۆ چاکسازی ناکەی ئەسڵەن بۆ خەڵک لەسەر کۆمنتی فەیسبوک 6 ساڵە خەیتە ژوورەوە بۆ ئازادی ڕادەبڕین بەرتەسکەکەیتەوە بۆ ململانی حزبیت ئەوەندە تۆخ کردوتەوە ئەو نەدڕۆچووە خەڵک زەرمەندێ لەم نێوەندا ئەمەش وای کردووە ئەو لۆبیە دەولیە وردە کاڵ بێتەوە بۆیە کە خۆت چاکرد لۆبیە دەولەکەش هێتە سەر خەدیفاع علیەکە ینی کاکزانە ئێمە هەموو شتەکان پەیوەندی پەیوەندی بە ڕەزامەندی خەڵکەوە هەیە ئێستا لە ڕابردووە ئێمە کۆمەڵی وەفدمان بینی و بە نمونە وەفدی بەریتانیەکان و ئەوە بینراوە ینی ئێستا سەی جنوبی سوودانکە باشووری سوودانکە سربەخۆیشی پێکێنرا ئێستا لە تەڕازوع و پاشەکشەی ڕاستەقینایە لە مەسایلی دیموکراسیە ئێستا بەریتانیا و زۆربەی وڵاتان پشتیان تێکردووە قسەکەی ئێمەش بەم دیوەی ترا ئێمە ناتوانین فۆرمێکی جیاواز حکومەتێکی جیاواز دروستکەین کە تۆ ئەمە دروست کرد هاوڵاتیانێ شەڕت بۆ ئەوکەن قوربانیت بۆ ئەوێن ئەمە سەمامی پاراستنی قوارەی هەرێمە لۆ بێ دەولەکەش ئەبێت پشگیری دەولەکەش ئەبێ وا ئاکات تۆ لە مەحافلە دەولەکانە دەنگێکی دلێر هەبێ ئێمە ئێستا لە مەحافلی دەولیا دەنگی دلێرمان هەیە بێگومان نەخێر بۆیە
قسەکەی ئێمە پاراستنی قوارەی هەرێم بە دروشم نابێ بە خزمەتە بە خزمەتە بێ کاکزانە ئەگەر ئەمانەی ئەوە بکەین ینی شەفافێتێکی زیاتر ینی بەدیبێنی کە ئەگەر فرسەتە بێ مەتوانین باسی هەنگاوی بڵێ بەسمەوە بوو لەسەر ئەوەی کە زۆر ئەوترا داهاتی سلێمانی دیار نییە و داهاتی سلێمانی حەزب ئەی باوی ئەدزرێ و نازانم چی ئێستا بۆ نمونە سایتی شەفافێت هەیە بڕۆ دەرکەوت 2 ملیار و ئەوەندە داهات بۆ دوێنە 6 ملیار و ئەوەندە داهات بووە تێڕوانینی تۆ هەڵسەنگانی تۆ بۆ بابەتە چییە؟ خۆی لە ڕاستی ئەم بابەتێکی نوگەری تازەیە هەنگاوێکی باشە جێ دەستخۆشیە کە دەستخۆشی بۆ جەنابی کاقوباد و بۆ بەڕێز وەزیری دارایی کە هەنگاوێکی لەم چەشنیان ناوە ئەمە جێ دەستخۆشیە ئینسانە بێت کاری چاکە دەستخۆشی لێ بکە بەڵام هەرەمە کافی نییە کاکزانە ئەمە هەرەمە کافی نیە ئەمە بۆ بنبڕکردنی وتەی ئەوەی کە پارتی لێەوە ئەڵێت بۆ داهاتی سلێمانی دیارنی وەزعەکە وایە و ئابە و چەشنەیە هەر ئەمە کافی نییە چیتری پێویستە ئەوەی پێویستە تۆ ئەمە داهاتە ئەی خەرجیەکەت ئەم پارە چۆن سەرفە بێ ڕاگەیان کە لایەندێکی نزیکەوە لە هەمووی گرنگتر کاکزانە ئەم سایتی شەفافێتە لە خەرجی و داهاتە ئەبێت سەرچاوەکەی دایکەکەی جۆگەکەی بریتی بێ لە چی دەرچواننی یاسای بودجە ئەنی منطقی تیا دوو کابینی ئەمە یاسای بودجەمانیە باوەڕ فەرموو ئەمە بەس لە هەرێمی کوردستانە هەیە بەس لە هەرێمی کوردستان حەز ناکەی هەر بۆ ئەوەیە کە بەڕێزت باست کرد کە وەزیرێکی شێکا بۆی ناوێکی تری بخەنە پاڵ و بڵێن ئەمە ناوێمە بۆی تاژێکە بێ ئەسڵەن لە ژێر پاساوی ینی ئەگەر ینی یەک دنیا هەنگاوی ڕێکاری ناڕاست و نابەجێ لەژێر پەردەی دەرنەچواردنی یاسای بودجە هەیە بە نمونە بابەتی پرسی داهاتی نەوتە ئێمە نازانین داهاتی نەوت چەندێکە بابەتی بەرزکردنەوەی موچەی فەرمانبەرانە چی دروستەکە ئەم بابەتەوەی ڕێ ئەو سەرنج و تێبینی و ئەوانەی جەنابەت لەسەری هەیەی فەرقێکی گەورە دروست ناکە کە حکومەتیش بخاتە ژێرباریەوەی نەوت پارێزگاکانی هەولێر و دۆچی جوانیا بە ئەگەر ئێمە یاسای بودجەمان هەبێ بەڵام بەمەرجێ ناداتپەروەریتیان نەکرێت یعنی ئینی ئەو بڵێن ڕخنانی کە ئەگیرێت لەوەی داهاتی ئێرە دیارنیە و داهاتی ئێمە باش ینی پرسیارەکەوێ داهات لە هەولێر و دۆکە دیارە ینی شەفافە لەوێ ینی ئەو بەڵێ لە سلێمانە کێشە لەسەر داهات و خەرجی و نەختینە هەیە لەوانەیە من پسپۆری دارایی نیم شێوازی ئەو وەڵام بەمەوە بەڵام لە هەولێر و دۆکیشە هەیە بەڵام ئێستا بۆ ئەم بابەتە تۆ ئەتوانی بە دەرچوانی یاسای بودجە کە پێم وایە بەبێ هەمی کاقوباد و تیمی حکوومەتی یەکێتی و گۆڕان و پەرلەمانتارەکانیان بێ ئاەتوان یاسای بودجە دەرکەن هەل ئەمە پاساویشە بۆ نهێشتنی ئەو ڕێکەوتنی 40 بە 50 کە ئێستا یەکێتەڵێ ئێمە گلەیمان لێ هەیە و ناڕازین لەوەی کە من پێم وایەوە بەڵایەکی گەورە بۆ سلێمانی ئەو ڕێکەوتنە بەڵایەکی گەورە بوو هەبێ زوو بە زوو کۆتاییشی پێوێنرێ و لەگەڵیشی ئەم یاسای بودجەیە کە دەرەچوێنرێ ئامڕازێکی ڕاستەقینەیە بۆی تۆ بڵێ شەفافێتم هەیە ئەی شەفافێت بە چیتر بەدیە کاکزانە خاڵی دووەمەوەیە تۆ ئەتوانی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری ئاکتیفکەی ئەم یاسای لە پەرلەمان دەرچووە لەو شانە دوورکەوتوە ئەسڵەن زۆ دوورین ئەبێ بە دووربین سەیریکەین ینی ئەو نەدورین لەو بابەتەیە ئەبێ بە دووربینی زۆر مەودا دووری سەیریکەین ینی لەبری ئەوەی کە بچیت ئەوە بکەیت بڕۆ یاساکە تەفعیلکە یاسای مافی بەدەستهێنانی زانیاری مافدە بە ڕۆژنامەنووس و بە خەڵک و بە ڕێکخراوەکان بزان داهات چەنە خەرجی چەنە ئەو خاڵی سێم شەفافێت چۆن بەدیە مەوزوعی سندوقی داهاتە نەوتیەکانە کاکزانە ئەم بابەتە زۆر هەستیارە بۆ پارتی ئامادەنیە بە ئەم سنووقە دروستکە بۆ ئامادەنی ینی ئەوە خۆ ئەمە لە پسە پشکی گۆڕانە بە پێی ڕێکەوتنی یەکێتی وڵین گۆڕان و پارتیە بێم سنووقە کە دروستەکرێت گۆڕانێک نمایندەیەکە دروستیەکە و سەرۆکەکەی ئەوەیە ئەم بابەتە ڕۆحی شەفافێت لە هەرێمە ڕۆحی کرۆکی شەفافێت دروستکردنی ئەو سنووقەیە بۆ چکە ئێستا ئێمە لە ڕاستیە سادەترین خەڵکی ئەم هەرێمی کوردستانە لەم پەڕی بۆ ئەو پەڕی ئەزانێت داهاتی هەنە و ناشەفافە ئەزانێت ناڕۆنیی یەکجار گەورە لە داهاتای ئەگەرەتە ئێم گلەی و گاسندانە نەهێڵی فەرموو سنووقەکە دروستکە فەرموو ئەو سنووقە دروستکە بۆی داهاتەکەی بڕاتەوە ئەوێ تۆ ئامادەنی دروستیکەی بۆ گلەی یەکێڵی شەفافێت هەیە و ئەوە هەیە بۆیە ئەرکی کاقوباد و تیمەکەی یەکێتی و گۆڕان و ئەوانەیە ئیش لەسەرەوەکە و لە هەمووی گرنگتر چۆن تۆ ڕۆڵ ئەی پێگە ئەی دەسەڵاتی بۆ دامەزراوانی کە بۆ بڵین بۆ ئەوەیە کە شەفافێت چەسپێن بۆ نە پەرلەمانت هەیە ڕقابەکەی زیادەکەی داواکاری گشتیت هەیە دیوانی چاودێری دارایت هەیە ئەمانە هەمویان ڕۆڵیان هەیە لە چەسپانی شەفافێتە بۆیە هەنگاوەکە گرنگە بەڵام پێبپی ئەوە تۆ بێ بچیتەوە بۆ وەک جەناب باسێکە دەست خەیتە سەر برینەکە دەرچوانی یاسای بودجەیە جێبەجێکردنی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری ئەسڵەن دروستکردنی و سنووقەیە ئێوە ینی ئێمەمانان کە گلەی یەکەین لە ئەڵین کاکە ئەم ڕێکەوتنی پارتی و گۆڕان
ئەوان تا ئێستا ئامادەنی پۆستەکانی ئێمە بن کە من هەر باوەڕم بەم جۆرە بەشداری حکومەتنی ڕخنەمان گردووە دەجار بەڵام پارتی و کابینەکەتەوە بۆ پۆستەکانی نایەتە ئیتر تۆ چۆن دڵخۆشکەی بەوەی ئامادە بێت چاکسازی گۆرانە بەڕاستی چۆن قەنەعات بە خۆتان بێنن کە من پێم وایە کەسەی دۆخی ئێستاەکەم ئەگەر لەوانەیە یەک دوو پاساو هەبێت بۆ ئەوەی کە تۆ بمێنیتەوە لەم حکومەتە کە لەوانەیە پاساوی زۆر لۆژیکی زۆر لاواز بێ بەڵام سەدان هۆکارت هەیە تۆ ئەم حکومەتە بەجێبێڵی چونکە من لەگەڵ ئەوانیم کاکزانە تا ئەتوانی شەڕکە لەوێ کە پێت ئەکرێت دیفاع لە خەڵککە فشارکە ڤیتۆکە وەزیری خەڵک بە ستافی خەڵک بە خەڵک بۆ مانای خزمەت گوزار بە ئەمەت پێ ناکرێت خێرە لەوێ تۆ کارنامەکە جێبەجێ ناکرێت ئەم قسەیە بۆی شێتیش ڕاستە بڵێ ئەم قسەیە بۆی شێتیش ڕاستە چونکە لە بینی ینی لە بینی ئەوەی کە تۆ ئەمێنیتەوە شەڕ ئەەکەیت و لە بینەوەی یەکشیتەوە بەڕێی من بایکۆت چارەسەر نییە بایکۆت هەڵواسینی کێشەکانە بە معلقی بایکۆ چارەسەر نییە ئەمەی کە ئێستا ئامادە نەبوون بە ڕێزکا قوبات کە ئامادەی کۆبوونەوەکان نابێت و بەشێ لە وەزیرەکان و ئەمە بەڕێی من ئەمە حەلی جەزری نییە ئەمە حەلێکی کاتیە حەلی جەزریانە چی ئەچیت ئەوێ شەڕەکەی شەڕی ڕاستەقینە دەکەیت فشارەکەی پێداگریەکەی بۆ ئەم منتیقەیە و ئەم ناوچەیە لەگەڵ یا بۆ هەموو هەرێمی کوردستان بەڵام ئیشکالەکە لەوایە پارتی خەمی مەناتیقەکانی خۆیەکە ئەخوا بەڵام یەکێتی گۆڕان خەمی منتیقەیە ناخۆن ئەم قسەیە لە سۆنگەی دوو ئیدارەیە و نایکەم ئەم قسەیە لە واقعەکە دروست بووە ئەو خەمی ئێرە ناخوا باشی بێرە نیە چی لێدەوە وەزعەکە وایە ینی دایان نمونەت هەیە کاکزانە ینی ڕابردووە لە یادمە جەژنی ڕابردوو بوو ینی منطقی تایە حکومەتەکەت یەک حکومەتی هەرێمە وەزارەتی شارەوانی بنمونە وەزارەتی کارەبا موچەخۆرانی لە هەولێر وەرێگرێ لە سلێمانی وەریناک ئەمە بێباشیە ینی ئەمە خەمخۆریە بۆ ئەو منتیقەیە ئەمانی ئێمە خەمی موچەخۆر و خەڵکی منتیقەیە خۆن خەمی ئەخۆن بۆ خەمی تۆ خەمی ناخۆی بۆ ئامەد بۆ بێباکی هەیە دەرهەق بە منتیقە من کە ئەڵێم ئێمە باوەڕمان بە یەک پارچەی و یەک قواری هەرێمی کوردستانی ئەم قواری هەرێمی کوردستانە بەرهەمی بەرخودان و قوربانی سەدان و هەزاران و خەڵکی تێکۆشەر بۆ کە قوربانییاوە ئەسڵەن شەڕی بەڕەحمەت بێ کاگنەوشیروان و مامجەلال بۆ کە جێگیریان کردووە لە دەستوری هەمیشەیی عێراقا ئەمە بەرهەمی بەرخودان و قوربانی گەورەیە بەڵام کە واقع دروست بووە تۆ خەمی منتیقەی خۆتە خۆی ئەی نابێ هێزێک هەبێ جێگەیەک هەبێ وایەکە بێ گریمان قسە ئەو قسەی ڕاستە کە ئێوە کە بۆ شێوە ڕەخنە ئەگرن لە بەرنامە تەلەڤیزیۆنەکانە قسەتان زبرە گریمان ئەو قسەی ڕاستە بەڵام مێژوو ئەم دۆخە چۆنە نووسێتەوە و ڕەحم بە کەس ڕەحمی بە هیچ کەسێ نەکردووە ینی بابەتێکە مێژوو کاکزانە ینی ئاو ڕێبەرەوە بۆ ڕابردوو ئەو سەرکردانەی کە لە خەمی خەڵکاو نێسە چۆن باسەکرێت چۆن ستایشەکرێت ئەوانەشی کە لانی کەمەوەی شەهیداکەمە و چەند ڕۆژەکە تەمەنێکی زۆر کورتی بیزەبەتەوە من لە پێش بەرنامەکە باسم کردنی ئەو فەرماندەیە کە لەوانەیە لە فترێکی زەمەنی کەمە ئەو بەڵام دەرکەوت خەڵک هاوسۆز و پەرۆشە بووی لەوانەیە تێڕوانیان لەسەر حیزبەکە یەکێتیش دایان ڕخنیان هەبێ بەڵام کە کاری چاچی کردووە کە لە پشتی پردەوە بۆ ئینسانیەت و بۆ خەڵکەکە و بۆ ئەوە بەردەوام لەگەڵ معاناتی خەڵکا بۆ سی پەرۆشی خەڵکە سی کاگنەوشیروان کە لە ڕابردووە چۆن مردنیە مرد ینی تۆ ینی سی سەرکردەکانی ترمان کە بۆیە تۆ ئەگەرەتەوێت ناوت بە جوانی بچێتە ناو مێژووە و نەوەکانی داهاتوش باش باسیکەن بە تایبەتی لە کایی سیاسی حکومڕانیە ئەگەر تۆ بزنس دەکەیت و گیرفان پڕەکەی ئەمەیان قسەی ترە من قسەم نییە بۆ ئەمە ئەوە ڕێگەی تر هەیە بڕۆ ڕێگەی تر بگرێ بەر بەڵام بە حزبایەتی و بە حزبایەتی کرۆکەکەی لە ڕابردووە هەم لە پەیڕە و پرۆگرامی یەکێتیە لە ڕابردووە هەم لە سەردەمی کۆمەڵی شاخە هەم دوای ئەوەی کە گۆڕان دروست بووە حزبایەتی خزمەتکردنی خەڵکە ئەگەر حزبایەتی بۆ گیرفان پڕکردن و ئەوەیە بەرحەستی ڕێگەی تر و شوێنی تر هەیە ینی تۆ ئەتوانی گیرفان پڕکەی بڕۆ کۆمپانیا دروستکە و بڕۆکە بەڵام بەداخەوە تا ئێستا حزبایەتی لا ئێمە بزنسە کە ئەبێ ئەم فۆرمەش کاڵ بێتەوە ئەبێت تۆ خزمەتی خەڵەکەی بەڵێ دوسەرنجی کاک سۆمال وڵای ئەمە تەمەناکەین ئەو ڕێکەوتنی کە لە بینی حکوومەتی هەرێم و لە بینی عێراق هەیە ئەو بڕیار وایە و پارەیە بێنرێ بڕیار وایە ئێمە عێراق ئێستا لە سەرچاوەیەکی نەختینی یەکجار گەوری هەیە پارێکی زۆری هەیە کوردەواریا لە کاسەی پڕاشتی ماڵە ئەم چۆن نتوانین ئیستیقلالی ئەو بکەین بۆ خەمی خەڵک چۆن نتوانین ساڵی 2023 بکەین بە ساڵێک ساڵی خزمەت گوزاری و ساڵی عیمران و ساڵی موچەی تەواو و ساڵی ئەوە نەبێت هەیەڵاوە 20 ڕۆژە خەریکیەوە بین ئەم وەزارەت و ئەو وەزارەت معاش با و ساڵێ بێت کە ینی ئەو ڕێکەوتن و ناردنی پارە و ئەو دۆخە بە عملی بەکردداری لە خزمەتی خەڵکا بێ خەڵک هەست بە جیاوازیەکە بکات چکە کاکزانە ینی منطقیتیانی ئێستا باوەڕ بفەرمە ئەو پارێژ لە بەخاوانەیە ئێمە توانین ئیدارێکی باشیم هەرێمە بکەین
يعني ئەوە تا ئێستا نەک ئەوە ئێستا پارەکەش لە بەغاوەیە حکوومەتی عێراق ئامادەیەتیایە ئەمە دواسەرنجی منە تەمەناکەم ململانەکانی یەکێتی و پارتی سەقامگیری و خۆشگوزەرانی خەڵک بەلایەکی ترانە بە ئەو نردنی ئەو پارەیەوە بکات دۆخی هەرێم بەرەو خراپتر بڕوە تەمەناکەین بەو پەڕی بەرپرسیارەتی و مامەڵە بکرێت لە هەمیشی گرنگتر ئەو 400 ملیاری کە بڕیار وایە بێ جا نازانیت یان نایە تەمەناکەی حکومەت بۆ ینی لە زۆر بواری ترا هینی کردووە هەنگاوی دڵسۆزانی کەم ناوە تەمەناکەین ئەمە یەکێک لەو هەنگاوانەی لەم کۆتایانە موچەی مانگی 12 بات و بۆی بڵین ئەم کابینەیە بۆ یەکەم جار لەم ساڵە 12 موچەکەیە یعنی ئەمە دوا قسەی منە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز چۆمان محەممەد ئەندامین جوواتی نیشتیمانی سپاس بۆ جەنابتان سپاس بۆ بەڕێز بۆ کورساتی عزیز سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست ئەلبەتە بیرم چوو لە سەرەتای بەرنامە و باسی کەم بەهۆی مۆندیالەوە ئێمە سعات دا شەوانە لەماوەی ڕابردوو پانۆرامامان پێشکەشی ئەوەی بەڕێز دەکرد بەڵامی تر بۆی کۆتایی مۆندیالەوە ئیتر هەموو شوەیەک لەگەڵ هاوکارانم لە کاژمێرنەوە لە خزمەتانە بین بۆ پێشکەشکردنی پانۆراما بەرنامەیەشمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.